جارێکی تر لە بەرنامەیەکی نوێیە دێمەوە خزمەتتان لە کەناڵی شاهیدانەوە بۆ پێشکەشکردنی باسێک دەربارەی دارالئیسلام و دارالکوفر کە دیارە ئەمە دەربارەی فقی دەستوریە و ئەمەش زانیاریەک نییە کە لە ڕۆشنبیری ئیسلامیەوە زۆر بڵاو بوو بێتەوە بەڵکو ئەمە پێویستی بە تەئسیلی شەرعی هەیەواتە ڕەسەنێتی دەلیلەکان کە ئەیڵێ هەر کەسێک کە باز لە دارالئیسلام و دارالکوفر بکە بە تاکیدە بێ بگەڕێتەوە سەر ئایەت و حەدیسەکان یەکەم جار پاشان تێگەیشتنی سەلەف و هەروەها ڕای ئیمامە بەڕێزەکانی ئومەتی ئیسلام و شەرعزانان دەربارەی ئەم باسە سەرەکیە. من لەم زنجیرە باسەیە ئینشاء الله تعالى ئەوە ڕوونەکەمەوە کە هەندێک کەس بە هەڵە ڕۆیشتون بەسەر ئەم مەسەلەیە. هەندێک کەس وا ئەزانە ئەگەر حاکمی وڵاتێک مسلمان بوو ئەحکامەکان کوفریش بن کوفریش دەرکە هەر بە مسلمانی ئەمێنێتەوە و بەڵێ خەڵکەکەش وەکو مسلمانە بە دارالئیسلامی ژەمێنێتەوە ئەمە بە هەڵەداچوونێتیش زۆر خەتەرە. هەروەها هەندێک کەسی تر وا ئەزانە ئەگەر فەرەزنا حاکمێک کافر بوو ڕێگای بە مسلماناندا ئەحکامە ئیسلامیەکان تەنفیز بکەن بۆ خۆی بە دارالئیسلامەوە ناوچێت. ئەمەش دیسان مەسەلەیەکی تری فەرعی مەسەلەی دارالئیسلام و دارالکوفر. دارالئیسلام و دارالکوفر پەیوەندی هەیە ڕاستەوخۆ بە خودی دینەکەوە بە وەرگرتنی دینەکەی پێغەمبەری خواوە عەلەیهی سەڵات وسەلام. ئێمە ئەوەی کە بەڵگەنەویستە لە لای مسلمان و لای کافر ئەوەیە کە لە دیدی ئیسلامیەوە وا باوەڕمان وایە کە خوای پەروەردگار وەحی ناردووە ئەم وەحیە کۆمەڵی خەڵک شوێنی کەوتون پێغەمبەرێکی عەزیز هاتووە خەڵکێک شوێن کەوتووی بوون شوێن کەوتوانی ئەم وەحیە ئەگەر چوو بوونە دەسەڵات کۆمەڵگەکەیان ئاڕاستە کردووە ئیدارەی دەوڵەتیانیان بردوێ بەڕێوە مەبەستم لە دەوڵەتی ئاوان نییە مەبەست وەک دەوڵەتی سەردەم بەڵکو ئیدارە و ڕێخستنی کۆمەڵگەکەیان گرت بێتە بەردەست و ئەحکامەکان لەو پێغەمبەرە نازارەوە دەرچوو بێ ئەوە خۆی لە خۆیان دارالئیسلامە. بۆ نمونە سەیدنا داوود سەلامی خوای لێبێ یا داوود إنا جعلناك خليفة في الأرض لتحكم بين الناس. سيدنا داود بو بخليفة بو بدا صلاة دار بو بحاكم لتحكم بين الناس حكم شيبة تأكيد بو وحي كردو كخواي قبروي ناردو لترفي مقابل أمانة أو كساني باوريان بوحي نهنا باوري بخوان هبي عن النبي بلان باوري بوحي نهنا وشون بيغمبران نكوت وشون عقلي خوي كوت وشون فلسفة كوت وشون زانستي كوت وشون بيرمنداني أهل كفر كوت لكونوا نيوكو يستا وأمانە کە زۆر بوون و دەسەڵاتیان پەیدا کردو ئاراستەی کۆمەڵگەکەیان کردو ئیدارەی کۆمەڵگەکەیان بردووە بەڕێوە ئەحکامەکانیان دەرکردو بە عەقڵی خۆیان بە دید و مەساڵحی خۆیان یا ئەو تەبەقەی کە حاکم بوون بەسەریانەوە ئەمە پێوترە دارالکوفر. ئەمە مسلەماتی دینە یعنی ئەمە بەڵگەنەویستەکانە. ئەبێ بزانین کە ئەو هۆکارەی وڵاتانی پێ جودا ئەکرێتەوە بۆ دارالئیسلام و دارالکوفر دینەکەی پێغەمبەرە صلی الله عليه وسلم نە بە عەقڵی خۆمانە بێ نەبە قسەی غەیرە مەعسوومە بێ چونکە بێ بە ئایەت و حەدیث بێ گومانی تیانی. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام هیجرەتی فەرموو بۆ مەدینە کە هیجرەتی فەرموو بۆ مەدینە و دەوڵەتەکەی دروست کرد لە مەدینە و کۆمەڵگەکەی ئاڕاستە کرد و ئەحکامە شەرعیەکان زاڵ بوون بەسەر کۆمەڵگەکەیە مەککە هەروە بە دارالکوفر مایە و مەدینە بوو بە دارالئیسلام. بۆچی بوو بە دارالئیسلام؟ لەبەر حاکمەکەی مسلمانە ئەحکامە شەرعیەکانیش بەسەریان مسلمانن ئەحکامە شەرعیەکان ئیسلامین کەواتە دەستوری دەوڵەتەکە ئاڕاستەی کۆمەڵگەکە قیەمی کۆمەڵایەتی و هەروەها خەڵکەکەش ئەمانی ئیماندارێتی ئەمانی ئیسلامەتیەکەیان بەدەستی خۆیان هۆی نەڕۆن لە فارس نەیداونێت نەجوولەکەش و نەعەشیرەتێکی کافریش نەیداونێت. کەوابوو بەم هەنگاوە عەمەلیە دارالئیسلام گوێ بووە و دروست بوو مەککەش بوو بە دارالکوفر. کەوابوو لەم پێناسە سەرێکیە بەسیتەوە جارێکە باش لە بنەماکانی دابشکردنی جیهانەکەم بۆ دارالئیسلام و دارالکوفر ئەوە فێرە بین کە دارالئیسلام ئەو وڵاتەیە کە کۆمەڵگەکەی مسلمان و دەسەڵاتداری ناوچەکە بەدەست ئەوانەوەیە و ئەوانیش حکمی ئیسلامی تێدا ئەبەن بەڕێوە. ئەم سێ نوقتە. دارالکوفریش ئەو وڵاتەیە کە کۆمەڵگەکەی کافرن و دەسەڵاتداری ناوچەکەوە بەدەست ئەوانەوەیە و ئەوانیش حکمی کوفری تێدا ئەچەسپێنن. کەوابوو مادام حکمی کوفرەکەی تێدا ئەچەسپێنن و ئەوان دەسەڵاتدارن هێزەکە بەدەست ئەوانەوەیە ئەوە پێی بە دارالکوفر.
پاش ئەم گوێبوونەوەی وڵاتان دارالئیسلام و دارالکوفر کە لە سەردەمی هیجرەتەکەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ڕوویدا، لەوە بەدواوە هەرچی وڵاتێکی تر کەوتە ژێر دەسەڵاتی ئەهلی ئیسلام و ئەحکامە شەرعەکانی بەسەرا تەطبیق کرا پێی وترا دارالئیسلام، ئەمانی مسڵمانانیش بەدەست خۆیانەوە بوو. ئەگەر وانە بوایە ئیتر پێیانەوت دارالکوفر. ئەمە لە گشتێتی پەیامی پێغەمبەری خواوە هاتووە عەلەیهی سەڵات وسەلام و لە هەموو شوێنێکیشە ئەمە هەر تەطبیق بۆتەوە. کاتێ قوتەیبەی کوڕی مسلیمی باهیلی چۆتە نزیکی چین، ئەو ناوچانەی ڕۆژ ئاوای چین کە وڵاتی فارس و هندستان و ئەمانە بووە کە کەوتونەتە بەردەستی بە ئەحکامی شەریعەتی ئیسلام تەطبیق کردون کەوا بوو بۆ بە دارالئیسلام و خۆشی حاکم بۆ بەسەریان. زۆرینەیەکی زۆری خەڵکەکە شەر بە کافری ماونەتەوە، بەس کاریگەری لەسەر دارالئیسلامەکە نەبووە، وەلەو هەروە بە کافریش ماونەتەوە. تەنانەت 600 ساڵ کە ئیسلام حکمی هندستانی کرد هەر دارالئیسلام بوو، زۆرینەکە شەر ئەهلی کوفر. چۆن ئێستا 200 ملیۆن مسلمانی لێیە، بەڵام هندستان هەر دارالکوفرە لەبەرەوەی ئەحکامەکانی کە زاڵن بەسەر وڵاتەکەیە و هێز و دەسەڵات بەدەست ئەهلی کوفرەوەیە، هندستان دارالکوفر. خی پەروەردگار فەرمێت تەبارەکە الذی نەزل الفورقان على عبده ليكون للعالمین نذیرا. ئەم پەیامەکەوا بوو بۆ هەموو جیهانیانە، قل يا أيها الناس إني رسول الله إليكم جميعا وما أرسلناك إلا رحمة للعالمين. کەوابوو جارە پەیامەکە گشتگیرە بۆ هەموو بەشەریەت. لە هەر شوێنێکی کۆمەڵگەی بەشەریە دارالئیسلامێک دروست بوو، واتە ئەحکامەکانی ئیسلام زاڵ بوون بەسەر ئەوەیە و دەسەڵاتی مسلمانەکان بوو، ئەمان هی خۆیان بوو ئەبێ بە دارالئیسلام. لەو سەری ئەندۆنیسیا بێ لە ئەفریقا یا لە ئەوروپا لە هەر شوێنێکی تری جیهانە. خی گەورە فەرمێ وقل للذين أوتوا الكتاب والأميين أأسلمتم فإن أسلموا فقد اهتدوا وإن تولوا فإنما عليك البلاغ والله بصير بالعباد. بم آياتنا أمر روشن بيت ومن يبتغي غير الإسلام دينا فلن يقبل منه وهو في الآخرة من الخاسرين. أما أم دور ريانية كوتمان وحي ورقرتوا باوري بيتي بابند بيه وهوري بيه بوداوا بانقوازي خواهي ورقرتوا كمال كارية چي كردو هتاكم إسلامك هنا وتسرحكم. مسلمانێکیش بووە بە خەلیفەی بووە بە کاربەدەستی ئەم مەملەکەتە ئیمارەتە، ئەمە دارالئیسلامەکە بە پێچەوانەشەوە بۆ بە دارالکوفر. کەوابوو ئێمە ئەبێت لەمە دڵنیابین پەیامی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام گشتیە و هۆکاری گوێکردنەوەی دارالئیسلام و دارالکوفر بە سەبەبی دینەکەیە، بە سەبەبی ئەحکامە شەرعیەکانە و ئەمەش معنای وانییە ئەگەر کە حتمما و هەمیشە ئەبێ هەردوو دارەکە لە وجودا هەبن، مەرج نییە، چونکە لە سەردەمانی یەکەمی ئیسلامە کە وحی هات بۆ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دارالئیسلام نەبوو، سەرزەمین هەموو دارالکوفر. کەوابوو ئەشێ دارالکوفر هەبێ دارالئیسلام نەمابێ، وەکو ئێستا ئێمە دارالئیسلام نەماوە، لە هیچ شوێنێک لە سەرزەمینە ئەحکامەکانی شەرع پیادە ناکرێن، لە هیچ شوێنەکە ناتوانین بە هیچ وڵاتێک بڵین دارالئیسلام. نە لە فقهی دەستوریە تەنها ئیسلام سەرچاوەی شەرعە، میزاجی حاکم و حیزبی حاکم و ئەو طەبەقەی کە حکمی وڵاتەکە ئەبن بەڕێوە لەو سەری ئەندۆنیسیا و بۆ مەغرب یان یەکێکە یا عایلەیەکە یا طەبەقەیەکە یا حیزبێک قەبیلەیەکەی با بەڕێوە. ئەم قەبیلە دەیان سەدان فەقرە قانونی مخالف بە ئیسلامیشە تەشریع کردووە داڕشتووە. جا لە مەغرب بێ، لە سعودیە بێ، ڕئیس جمهور بێ، تاکە فەردێکی دیکتاتۆر بێ وەکو مشەڕەف یا وەکو قەزافی، حیزبێک بێ وەکو حیزبی بەعەز، یا وەکو پارتی یەکێتی، قەبیلەیەک بێ وەکو پارتی خانەوادەیەک بێ وەکو یەکێتی، فەرق ناکە. ئەحکامەکان مهمە کە ئەحکامەکان مخالیفی شەریعەتی ئیسلامە. ئەوەش دارالکوفر و دارالئیسلامەکەیە کە مەرج نییە. وا بزانین مادام چۆن هەموو دنیا دارالکوفرە لێمانە پرسنەوە، بەڵێ ئەشێ هەموو جیهان دارالکوفر بێت، چونکە لە سەردەمانی هاتنی ئیسلام هەموو جیهان دارالکوفر. حەدیثێکی ترمان هەیە لە حەدیثی متفق عەلەیهی بوخاری و مسلمە، سەحابیەکی بەڕێز حوزەیفەی کوڕی یەمان کە ئەمین سڕی پێغەمبەری خوا بوو عەلەیهی سەڵات وسەلام، لە پێغەمبەری خوا پرسێ عەلەیهی سەڵات وسەلام دوای ئەوەی کە ڕوونیە کاتەوە فەرمێ ئیسلام ئاوایە گەیشتوتە دەسەڵات، ئەنجا دوایی وای لێدێ دوایی ئەفەرمێ کە ئیترە بێ بە
دەسەڵاتێکی میراتی ئەنجا بە دەسەڵاتێکی جەبری و دەسەڵاتێکی تند و تیش و خەڵک کوژ و ئەوانە حوزەیفا فەرمی ئەی پێغەمبەری خوا ئەگەر گەیشتمە ئەو زەمانە جەنابەت فەرمانی چیم پێ ئەدەی چی بکەم؟ پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی تلزم جەماعة المسلمین وإمامهم، پابەند دەبی بە جەماعەتی مسلمانان و بە ئیمامەکەیانەوە. جماعة المسلمين ما أنا عليه اليوم وأصحابي، يعني منهج كيف يغمر إخوة عليه الصلاة والسلام، وده صلاة دار الشرع كشك هالبجرة.